بڕگەیەکی دیکەمان کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوون جا هەر بەڕاستی من پێتان بڵێم جوانترین ڕنگ لە لای من لە نێو لۆگۆی کورساتا بوونی هەیە چونکە ڕەنگی سپی و ڕەنگی زەرد هاوکاران مەزانن زۆر ڕەنگی زەرد تەنانە نینۆکیشم زەر کردووە و ڕەنگی سپیش ڕەنگێکی زۆر جوانە چکە واتای پاکی و واتای ئاشتی ئەبەخشێت بۆیم دوو ڕەنگەم هەر بەڕاستی بەر لەوی بێشم بۆ کورسات زۆرم خۆشەویست و بە ئێستاشەوە کە لە کورساتم زیاتر ئەو دوو ڕەنگەم لەلا خۆشەویست بووە. باسێک لە لۆگۆی دەستگای میدیای کورساتەکەین کە لە نێو و لەسەر قاوەیەک و بە هونەری قاوە وێنەکە ئەنەخشێنرێت وەکو ئەشبین ئەو وێنەکەیە لە دواوە کە لەسەر قاوەیەک لۆگۆی کورسات نەخشێنراوە ئەویش لەلایەن دەریا عوسمانەوە کێکێکە لە شێوەکارە سەرکەوتوەکانی شاری سلێمانی و ئەم لۆگۆی کورساتی لەسەر قاوەیەک نەخشاندووە و بە هونەری نەخشاندوێتی بەیەک و بنەری ئەم بڕگایە بین کە هاوکارانمان بۆیان ئامادە کردین. سڵاو من دەریا عوسمانم ئەمڕۆ بەشدارم بە هونەری قاوە لە بڕگەیەکی کورسات مەگەزین. سوپاس بۆ کورسات کە هەمیشە ماڵێک بۆ هونەر و هونەرمەندان و دۆستی هەمیشەی هونەر بووە. ئێستا دەسەکەین بە کێشانەوەی لۆگەی کورسات بە شێوازی هونەری قاوە و لێرە لەم هونەرەیە زۆر گرنگی بە لای نەدرێت ینی هێڵەکان ئەدرێت و گرنگی بە وردەکاریانە ئەدرێت کە چاوی بینە ڕاستەوخۆ ئەیان بینێت و شێوازێکی تایبەتی هەیە. ئەوەی کە بەکارێنین ئەو مادانی بەکارێنین لێرەیە پێکاتەکەی هەر لە فۆمی شیر و یان لە قاوە دروستەکرێت و ئەو شتەشی کۆک و ڕەنگ بەکارێنین بە هەمان شێوە قاوەیە. ئیسێمە دەسەکەین بە ئیشکردن لێرەیە. ئەم هونەرە مەدرسەیەکی دیاریکراوی نییە چونکە ئیشێکی سەر بەخۆیە و هونەرمەند لێرەیە زیاتر گرنگی بە هەستی خۆی ئەیات و ئەتوانین بڵێن لە شێوازێکی مۆدێرنەشە چونکە هەمیشە بە دوای شتە بێبەهاکانەوە و ئەوێ بەهاداری بکە. و ئەم ماتریاڵانیان ئەم مادانی کە بەکارێتوانن وەکو خواردنەوەش بەکاری بێنن و شتێکیشە لەگەڵ ساتە ئەڕۆی ینی کاتی تیا زۆر ناکوژرێت. پێشم وایە هونەر ژیانەوەیە بۆ تەواوی هەموو مرۆڤایەتی وە کولتورێکی تایبەتیشە لە دوای هەر کولتورێک لە نەتەوەیە کە بە هونەرەکەی ئەناسرێتەوە. بۆ پێم خۆشە هەمیشە لە هەر شوێنێکا بووم هونەرەکەی خۆم پێشکەشی بینەرکەم بە تایبەتی بیانیەکان. ئەمەی کێشینەوە لۆگەی کورساتە کە گوڵە نێرگزێکی سادەیە لە هەمان کایشە جوانێکی خۆی هەیە چونکە لە هەموو جیلێکە لە بچووکێ تا گەورەی ئێمە ئاشنین بەم لۆگۆیە و خزمەتێکی جوانی گەیانەوە بە کۆمەڵگەی کوردی بە تایبەتی شاری سلێمانی کە هەمیشە پێشەنگ بووە لە هونەر و لە پیشاندانی هەموو جوانیەکانی سلەیمانی. بە خۆشحاڵیەوە هەر جارێک چوو بێتمە هەر کافەیەک یان هەر شوێنێک جا لەم هونەرەکانی تریشم زۆر بە دڵێکی گەورە و لێم وەرەگرن. ئەمە جێگەی دەستخۆشیە کە هەمیشە خەڵکی ئێمە حەز بە تازەگەریەکە بەڵام گرنگەکەوێ هونەرمەندەکە چۆن لەگەڵ خەڵکە ئاسایەکە یان خەڵکە ئەوەی کە ئاشنانیە بە هونەر چۆن خۆی ئەکاتۆ لەگەڵ یانە نەک دوورە پەرێز بێت. ئەمە گرنگیەکی تریا لە هونەرە چونکە پێم وایە هونەر جوانێکیەوەی لەگەڵ خەڵکە ئامەکەیە بێنێک تایبەت بێ بە یەک چین و یەک جێگە. واگەینە کۆتایی ئەم وێنەیەمان هیوادارم شتەکە گەیشت بێت و چێژی لێ ببینن. من جا لە لۆگۆ ئیشی پۆترێتیشی پێیەکەم یان بە ڕەنگ ئەتوانم ئیشی لەسەرکەم
بەڵام جوانێکی ئەوەیە کە هەردوو پێکاتەکە لە قاوە بێت. هیوادارم بەدڵتان بێ ئەمەش لۆگەی کورساتەوە ئەگەر کەم و کوڕێکی شەبێت بەڵام گرنگێکی لەوەیە کە هەردوو پێکاتەکە لە قاوەیە و لە ماوەیەکی ساتێکی کەمیشە ئیشەکان ئەکرێت.